میران کەریمە و یاریزانە ئەزبەرزەیە کە 2 ساڵ لەمەوە بەرگۆڵکار و باشترین یاریزانی خولی پلەیەکی کوردستان بوو. ماوەی 2 ساڵیش لە خولی عێراق لە ڕیزی هەولێر بوو، بەڵام بۆ ئەم وەرزە پەیوەندی بە زێرەڤانیەوە کرد. دوای کۆتایەتنی قۆناغی یەکەمیش داوای دەستبەرداربوونی لە زێرەڤانی کرد تا ڕووبکاتە برایەتی، بەڵام زێرەڤانی رازی نەبوو. دوای 5 هەفتە لە تێپەڕبوونی قۆناغی دووەم لەسەر داوای ڕایەنەر لە یانەکە و یاریزانە دوورخرایەوە. بدايتي ورز بوندم نقدر يعني زرفاني مور كرد بويق ورز ياريان نقل بكم مرحلة يكم خلاص بو داوای استغنام کرد لێ دەڕیبی یانەکەوتی بە هیچ شێوەیەک ئیستغنا نییە، یان بڕۆ لە مەردانیشە یان ئیستغنایەکە نادەم یانی ژوەرەوە یاری خۆتاوکە ئەوەندەی مایە پاشان دەڕۆی هەر نادیەک حڕی غەدرە لە هەموو یاریزانە کە یاریزان عەقدی مۆر کرد لەگەر یانەکە پابەندە بە عەقدەکەی خۆی، بەڵام یانەکان ڕێزم هەیە لەوە یانەکان بە کەیفی خۆیان وەکو بەری بازرگانی بە یاریزانەکان دەکەن. بەڕاستی بڕیاری ئەوم نەدا جارە پەیوەندی بە چیانم یانەیەک بە کەیف خۆمەر دەبژێرم و یانەکانی هەولێریش زۆرن، دەتوانم بڕۆمە هەر یانەیەک ئەگەر لەسەر بۆند و شتیوارڕێک بکەوین.